ئەو ڕووداوە دڵتەزێنەی لە سلێمانی ڕوویدا کە 27 قوربانی لێکەوتەوە و بەشێکی زۆریان لێ خانەوادە بوون. خەمبارێکی بەرفراوانی لەسەر ئاستی هەرێم و دەرەوەش بەدووادا هات. ئەوان ئەگەرچی نەیانتوانی لە پرۆسەی دەرهێنانی قوربانیان و ڕزگارکردنی زیندوەکان ئامادە بن، بەڵام خۆیان دەڵێن بە چاوی فرمێسکەوە لە شاشەی تەلەڤیزیۆن و مۆبایلەکانیان ڕوانیوە و لە دڵەوە نزایان کردووە. خوای پەروەردگار بریندارەکان شفا بدات و شفای عاجلیان بدات و داواکان لە خوای پەروەردگار هەموو ئەو کەسانەی کەوا لەو کارەساتەدا تیا چون و مردن، خوای پەروەردگار بە باشی فیردەوس لە عەلایان شاد بکات، ئەو ئازاری بەوانەوەی ئەو ئازارش بێ ئێمەوەیە. بۆیە لێرەوە ئێمە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی ئەو خانەوادەی بەڕێز کاکە شێخ و کاکە داناکەین. وەک هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین هاوخمی خۆمان دەردەبڕین بۆ ئەو کارەساتێک کە لە سلێمانی ڕوویدا بەڕاستی کارەساتێکی دڵتەزیێنە و هەموو ماڵێک لە جێگای خۆیەوە بەڕاستی دڵی ڕاستڵەشی ئەو کارەساتە گەورەی کە بەسەر ئەو ماڵە بەڕێزەی دەهات. خوای گەورە لە مردوەکانیان خۆش بێت و شیفای بەخێریش بۆ بریندارەکان بدات. بەڕاستی ئومێدی چاکبوونیان بۆ دەخوازیین. هەرچەندە ئێمە لەوانەیە بە مەسافە دوور بین لەوان، بەڵام لەبەر گەورەی کارەساتەکەی هەرکەس لە ڕاستخۆیەوە لە خەمێکی گەورەدا بەڕاستی هەموو ماڵێک تازیێبارە بۆ کارەساتە گەورەی کە لەوێ ڕوویداوە. بەڕاستی ئێمەژ وەکو دەڤەری خەڵکانی دەڤەری ڕاپەڕین زۆر پێمان ناخۆش بوو و تازیێبارین بۆیان ئومێدەوارین کۆتان ناخۆشیان بێت. هیچ بەرنامێک وەکو ئیسلام نەهاتووەکەوە هەندە یارمەتی دەربی، هەندە هاریکاربی، هەندە خەمخۆر. لەبارەی هاوخەمی هاوڵاتیان مامۆستایەکی ئاینی شاری هەولێر باز لەوە دەکات موسڵمانان لە هەر شوێنێک بن وەک یەک جەستەوان و دەبێت هاوبەشی خەم و ناڕەحەتەکانی یەکدی بن. ئەو مامۆستا ئاینیا هاوکاری و هاوخەمی هاوڵاتیانی کوردستان لە کاتی ڕوودانی کارەساتباری لەو شێوەیە بەگرنگ زانی و بەڕەوشت و خەسڵەتی موسڵمانی ڕاستەقینەی ناوزەت کرد. ئەو ڕووداوە دڵتەزێنە ڕوویدا بەڕاستی هەمومانی دڵتەزێن کرد و هەمومانی غەمبار کرد و خەفەتبار کرد بەوە. بەڵام شتێک ناڵین ئەوە نەبێت کە خوای گەورە پێڕازیە کە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی هەر هەموو لایەکمان لەو خەمیەدا بەشدارین ئینشاڵڵەوە تەوجیهیش دەکەین بە تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان کەوە هەمومان پێکەوە هەست بە ناخۆشی و ئەزیەت و ئازاری نەک هەر ئەو عائیلەی کە لە شاری سلێمانی ئەو ڕووداویان بەسەر هات، بەڵکم تەواوی تاکەکانی ناو کۆمەلگای کوردی و کوردستان و هەرێمی کوردستان هەر هەمومان یعنی برابین، تەبابین، تفاقبین، هاریکاربین، دەستی یارمەتی درێژ بکەین لە بۆ یەکتری. وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمان دەکاتن دەفەرمێ نمونەی ئینسانی ئیمانداری حەقیقی و ڕاستەقینە چێیە؟ ئەو کەسێکەوە مەثل المؤمنین فی تەوادهم وتەڕاحمهم وتەعاطفهم. شەوی پێنجشەممە لەسەر هەینی ڕابردوو تەقینەوەی سیستەمی غازی ماڵێک لە گەڕەکی کازیوەی شاری سلێمانی داڕمانی خانوویەکی سێنوهۆمی بە تەواوی لێکەوتەوە. لە ئەنجامدا لە کۆی 27 کەسی نێوخانووەکە 12یان بە برینداری ڕزگارکران و 15 دیکەشیان کە 14یان ئەندام یەک بنەماڵە بوون گیانیان لەدەستدا. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام.